سڵاوت لێبێت چی بەشێکە تەواو کردووە؟ سڵاو سەرەتا بەخێر بێن سەرچاو کەناڵی کۆباسون بەشی کاریگەری و ژمێریاری تەمە ئینشەڵا بە دامەزراندنی من خۆم دامەزراوم بەڵام ئینشاڵا بە تەمام کە لێرە تەواو بووم ئینشاڵا بتوانم بۆ ڕوانامەی بەرزتر بەدەست بێنم. چی هاوکارت بووە لە خوێندنەکەت؟ کێ هاوکارم بووە؟ ئەوەی ڕۆژێک ڕۆژان دەستخۆشیی لێ کردووم کە من دیسان دەستم کردووە بە خوێندن یعنی بۆ بەدەستهێنانی ئەم ڕوانامەیە بە هاوکاری خۆمی ئەزانم لێرەوە ڕەنگە زۆر ڕەنگە نەتوانین ناوبێن بەڵام سوپاسی یەک بەیەکیانەکەم ئەوانی کە هاوکارم بوو. چەند ڕۆژە خۆت ئامادەکەی بۆ ئەم ڕۆژە بەتایبەت کە ڕۆژی تەخەڕوستە؟ 2 ڕۆژ. لەماوەی ئەو 5 ساڵەیە گەر شتێکی خۆش بەسەرت هاتبێت لە پەیمانگا چی بوو؟ لە 5 ساڵەیە شت زۆرە ڕەنگە ئێستا یعنی نێتە خەیاڵام بیر نێتەوە بەڵام خۆی بۆ خۆی تۆ کە لە پاش چەند ساڵێک دابران هەوڵی ئەوەی کە بخوێنیتەوە بڕانامەیەکی بەرز بەدەستبێنی خۆی بۆ خۆی هەموو ڕۆژەکان شتی خۆش یادگاری خۆش نەمێنەوە. ئێستا هاوڕێکانت بەجێ ئەویت بێتاقەت نابی؟ خۆی هەموو شتێک سەرەتا و کۆتای هەیە ئەکید بەڵام من زۆر خۆشحاڵم کە لە ماوەی 5 ساڵ لەگەڵ کۆمەڵێک خوشک و برای ئەزیز چ لە ئەو فێرخوازانەی کە لەگەڵم بوون چ لە مامۆستا بەڕێزەکان کە ینی هەمویان بەڕاستی جێگای دڵخۆشین بۆ من کە ناسیانم کە ئاشنا بووم پێیان ئینشاءڵڵا ئێمە لە یەکدا نابڕێن.